هەر ئێستا لە دوای ئەم ڤیدیۆیە ئەم یاریە لە منداڵەکەت بسڕەوە. فری فایر زۆری یاریەکە لە شەڕکردن و کوشتن و تاوانکاریە. خاڵی یەکەم یاریەکەوا لە منداڵان دەکات کە ئاڵوودە بن پێوە لەبەر ئەوەی پێشبڕکەی تونند و پاداشت و بەدەستێنانی کەلوپەلی دەگمەنی تێدایە. خاڵی دووەم هەر گەڕێکی یاریەکە نزیکەی دەخولەک دەخایێنێ، بۆیە منداڵەکەت ئەگەر یاریەکە بباتەوە یان بدۆڕێنێ خێرا دەیەوێت دیسان یاریەکە دووبارە بکاتەوە لەبەر ئەوەی ماوەکەی کورتە. خاڵی سێم لە یاریەکە ڕیزبەندی هەیە، ئەگەر ئەنجامی باش بەدەستبێنی لە ڕیزبەندیەکە دەچێ پێشەوە، بۆیە منداڵەکەت ناچارە کاتێکی زۆر تەرخان بکە بۆ ئەوەی خۆی لە یەکەمەکان ببینێتەوە. خاڵی چوارەم لە ناو یاریەکە هەندێک کەلوپەل و جلوبەرجی دەگمەنی تێدایە تایبەت بە یاریەکە. خاڵی پێنجەم یاریەکە کوالیتێکی ئەوەندە بەرزینیە وەکو یاریەکانی تر، بۆیە لەسەر هەموو مۆبایلەکان دەتوانی ئەم یاریە تاقی بکەیتەوە. خاڵی شەشەم یاریەکە کاریگەری زۆر نەرێنی هەیە لەسەر منداڵان دەربارەی تێکچوونی ڕەفتار و هەڵسوکەوت و قسەکانیان. خاڵی حەوتەم و کۆتایی دەمەوێت بپرسم، ئایا تۆ ڕازی دەبی منداڵێکی پاک و بێگەرد و بەتوانا و بلیمەت بگۆڕیتەوە بە منداڵێکی جنێ و فرۆش و شەڕانگەز؟